ئێمە هەموو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەمیش وەکو لیژنەی مافی مرۆڤ چەند یادداشتێکمان ئاراسی سەرۆکایەتی کرد لە دوای ئێگلایکردنەوەی حکومەکە چەنە تا ئێستا تەمیز نەکراوە حکومەکە ئێگلا نەبووتەوە بۆ چۆنەڵی سەردانیکردنی چالاکوانان و بەتایبەتی ئەو 4-5 کەسێک کە دادگایی کراون لە نزیکەوە بیان بینین ئاگاداری بارودۆخیان بین بزانین لە زیندانە وەزع زۆرفیان چۆنە بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵاممان وەرنەگرتەوە بۆ ئێمە لە سێ دیسانۆکو لیژنەی مافی مرۆڤ جارێکی تر نووسراوێکمان ئاراسی سەرۆکایەتی کردەوە و من و ئەندامێک لە لیژنەی یاسایی دووبارە هەر لە فراکسیۆنی کۆمەڵ یادداشتێکی ترمان ئاراستای لایانی پەیوەندیدار کردەوە سەرۆکی فراکسیۆنیش بە جیاجارێکی تر لەسەر بارودۆخ و حکومەکە و چۆنڵی پێداچوونەوە و دانەوەی بە تەمیز ئەو یادداشتێکی تری داوە بە لایانی پەیوەندیدار ئێمە تا ئێستا چاوەڕێی جوابین بەداخەوە تا ئێستا ڕێگە نەدراوە بیان بینین و هەلمان بۆ نەڕەخسا وەڵاممان لایانی پەیوەندیدارەوە وەرنەگرتووە ئێمە لە سێوە یادداشتەکەمانە لیژنەی مافی مرۆڤ داوە گوایە یادداشتەکەمان چۆتە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەکەی پەرلەمانە چۆنەڵی پرسیارەکە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاراستەی وەزیری ناوخۆ کرا بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵاممان وەرنەگرتووە بەڵام ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی مرۆڤ لەسەر خەدەبین ئیلا هەنگاو دەنین بۆ ئەوەی ئەو سزادراون لە نزیکەوە ببینین و ئەوەی چۆنەڵی بە پێویست مازانێ بێ وەکو ڕووە قانونیەکەی هەنگاوی خۆمان ناوە ئایا بۆ نمونە چاودێری کەیسەکەکەین بۆ نمونە لە چۆنەڵی دادگاییکردنەکەی ئایا عەدالەتە یا خۆت پێچەوانەکەی و هەوڵی ئەوەش دەدەین کاتێک کە بۆ نمونە بابەتەکە تەمیزکرایەوە وەکو لیژنەی مافی مرۆڤ دووبارە چاودێریەکەم زین دەگا بەرکوێ و بە زۆترین کاتیش کە جوابماوەگە سەردانی بارودۆخیانەکەین لە زیندان تەڵبان ئێمە کاتێک بە دوواداچوونمان کە جاری یەکەم لیژنەمان چووە بادینان بۆ لای کەسوکاریان و چەند جارێک هەوڵی ئەوەمان ناکە بیان بینین و نوێنەری لیژنەی مافی مرۆڤ بەداخەوە کە مۆڵەتی لە دادوەر وەرگرت بۆ چەند دقەیەک سزادراوان ببینێت لە دادگاکە ڕۆژی دادگاییکردنەکە ئێمە مۆڵەتمان لە دادوەر وەرگرت کە بۆ چەند دقەیەک بیان بین بەداخەوە و هەمان ڕۆژ چۆنەڵی ئەزلی ئەندامانی لیژنەی مافی مرۆڤیان کرد کە بە هیچ شێوەیەک نابێ لیان نزیک ببنەوە و قسەکانیان وەربگرن تەبان من لێرەدا کە باسی نادادیەکرێ بەرامبەر بەوانی کە کراوە ئێمە کاتێک بە دوواداچوونمان کردووە چۆنەڵی نەتیجەکانەوە دەرەخامە تەنها چالاکوان بوون تەنها لە چوارچێوە یاسایەکە کە بۆیان دەستەبەر کراوە خۆپیشاندانیان ئەنجام داوە و یاخود ڕۆژنامەنووس و یاسایەکیان و لە چوارچێوە یاسایەدا بۆ نمونە بابەتیان خستۆتە ڕوو ئەوان لە چوارچێوی ئەو یاسای هەردوو ئەو یاسایەدا هەر کارێکیان کردبێ خۆپیشاندانە یاخود نووسینە بەڵام بەداخەوان هاتوون بە مادەیەکی قورستر حکم درانە مەجۆرێکە لە نادادی و پێدەچێ بۆ نمونە ئەوەندەی ئێمە بە دوواداچوونمان کردبێ کەیسەکان لەسەر قورس کردبێ بە جۆرێک لە جۆرەکان چۆنەڵی ئیحترافەکان ئیحترافی هەمویان گۆڕی بێ ئێمە ئەوەندەی کە بۆمان دەرکەوتەوە ئەیبینین و مەدەکەین کە ئینشاڵڵا ئەم جارە تەمیز بکرێتەوە بە جارێکی تر چۆنەڵی بەدادگەرانە یاسا و دەوری خۆی ببینە ئینشاڵڵا